سپاس بۆ وەفاداریتان. بفەرمونون. دەستان خۆش بێت. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین بەردەوامین لە پشتگیریکردنی سەرجەم و توێژەکانی کۆمەلگا. بێگومان بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین ماڵی هەموو گەنجانە بێجیاوازی. ئێستاش بانگەشتی زۆر بەڕێز بەختیار حەسەن بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین دەکەین بۆ پێشکەشکردنی وتەکانی. تکایە با بفەرموێ. بەناوی خۆی گەورە و میهرەبان، بەیانتان باش. بەڕێزان، وەرزشکارە دێرینەکان، مامۆستایانی وەرزش، بەرپرسانی حیزبی حکومی، هەموو لایەکتان بەخێر بێن سەد چاوان. خۆشحاڵ بووین ئەمڕۆ کە لەگەڵ توێژێکی جیاواز کۆ دەبینەوە کە تایبەتە بە وەرزش. دیارە لەسەر تەکلیفی برای بەڕێز مامۆستا محەممەد کۆمەڵی خەڵکی موختەس ئارەزوومەند بەو بوارە بانکێش کراون، بۆیە ڕێژەیەکی کەم تێیدا بەشدارە. دەتوانم بڵێم نوخبەیەک لە دەڤەری ڕاپەڕین بانکێش کراوە لەسەر تەکلیف و بانکێشتی خۆی. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی میوانداری کەسمان نەکردووە، بەس ئێوەی بەڕێز نەبێ، ئێوەی بەڕێزی لە ڕێگەی جەنابیانەوە. هەموو لایەکتان بەخێر بێن. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین پشتگیری هەموو چین و توێژێک دەکەین، بەرکی سەرشانی خۆمان دەزانین. ئەوەندەی کە بواری وەرزشی ڕەبتی بە بوارەکانی ئێمەوەیە لە ناو سێکتەری کارەکانی ئێمەدایە، ئیشەڵا درێخی ناکەین. شان بەشانی برای بەڕێزمان مامۆستا ئەکرەم، مامۆستا شایان کە جەنابیان لێرە وجودی هەیە، بەڕێوەبەرایەتێکی هەیە لە زانکۆی ڕاپەڕین، هاوکار و هەمانگیەکین بۆی بتوانین درێژە بە خزمەتەکانی ڕابردووی بەڕێستان بدەین. دەڤەری ڕاپەڕین بەردەوام بێ، هەروەک چۆن پەیمانگای وەرزشی هەیە، بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری وەرزشی لە زانکۆی ڕاپەڕین هەیە، بەڕێوەبەرایەتی وەرزش هەیە، بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕینیش هەیە. ئێمە چەند سێکتەرێک لە خۆ دەگرێ، هەموو بوارەکانی لاوانە، یەکێک لەو سێکتەرانە وەرزشە. ئێمە دووبارە بە ناوی بەڕێوەبەرایەتی لاوانی ڕاپەڕین هەم بە خێراتنی جەنابتان دەکەین. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لە جەنابتان کۆبووینەوە و زۆر خۆشحاڵ بووین کە پێشوازیمان لە برای بەڕێزمان مامۆستا محەممەد کردووە. مامۆستا محەممەد یەکە لەو وەرزشکارە دێرینانەی لە ڕابردوودا خزمەتێکی زۆری بە بواری وەرزشی لە دەڤەری ڕاپەڕین کردووە و هەم مامۆستایەکی ئەکادیمی بووە، هەم لە بوارێکی موختەس کاری کردووە و هەم ئێستاش خوێندکاری دکتۆرە ئینشاڵڵا بە سەرکەوتووی ئەم قۆناغەش دەبڕێ. ئێمە وەکو شاری ڕانیە، وەکو دەڤەری ڕاپەڕین شانازی بە بەڕێزیان و هەموو ئەو بەڕێزانە دەکەین کە خزمەت بەو بوارانە دەکەن. ئینشاڵڵا لە ئایندەدا دەڤەرەکەی ئێمە زیاتر بەرەو پێشەوە دەچێت. خۆشبەختانە ئێستا لە بواری وەرزشی و تۆپێدا دوو یانەمان هەیە لە نایابی کوردستان و یانەمان هەیە لە پلەیەک و یانەشمان هەیە لە پلە دوو. هیوادارم ستافی یانەکان بایەخی تایبەت بە بواری بالە بدەن، پێشتر بالا ناسنامەی وەرزشی دەڤەری ڕاپەڕین بووە وەکو یانەکان بە حکمەوەی یانە وەرزشەکان بەداخەوە زیاتر لە 20 ساڵ لە قەیرانی قوڵی وەرزشی تۆپێدا بوونە، نەمانتوانیوە ئەو قۆناغانە تێپەڕێنین. بەڵام بەداخەوە بیرکردنەوەی هاندەرانی وەرزشی هەمیشە بیرکردنەوەیەک بووە کە ڕاستە دەڵێن پشکی شێر بەر تۆپ پێکەوتووە، بەڵام ئێمە نابێ ئەوە لە یادکەین تۆپی بالا هەمومان دەبێ شانازی پێوە بکەین کە لە کات و ساتێکدا نایابی کوردستان بووە و لە خولی عێراقی یاری کردووە و هەموو یانەکانی دەڤەری ڕاپەڕین و تیپەملیەکانی دەڤەری ڕاپەڕین لە بواری بالەدا بەڕاستی زۆر لە پێشکەوتندا بوونە. بۆیە ئێمە دەبێت جارێکی تر بە خۆماندا بچینەوە، بەرپرسانی حیزبی حکومی هاندەین بۆ خاترەوەی هۆڵی وەرزشی بکەینەوە، بۆی لەو بوارەدا جارێکی تر بەرەو پێشەوە بچین. هەمومان دەزانین چەیانەیەکەیە لە کوردستان شەقڵاوەیە ئەکادا، چەندیانەیەکی تایبەتە بە لە بالەدا زۆر بەرەو پێشەوە چوو بوون و ئێستاش هەندێکیانە هەیە لە سلێمانی لە بالەدا زۆر بەرەو پێشەوە چوون و شانازی پێوە دەکەن. یانە هەیە لە تێنس بەرەو پێشەوە چووە. ئێمە ڕاستە ئەوە گەیشتین لە تۆ پێش گەیشتینە نایابی کوردستان، بەڵام ئێمە لە کات ساتێکدا زیاتر لە 10 بەشمان لە نایابی کوردستان بوو، بەداخەوە هەر زیاتر فشاری ئەومان لەسەر بوو تۆپێ، قورسایی زۆری زەختی مادیش لەسەر تۆپێە. بەداخەوە بەشەکانی کە نابێ فەرامۆش بکرێن و جارێکی تر دەست پێ بکەینەوە. من دووبارە دەستخۆش لە مامۆستا محەممەد دەکەم، سپاسی دەکەم کە
لای ئێمەی هەڵبژاردووە بۆ کاتێ ئێمە بتوانین وەک هاوشاریەک پێشوازی لێ بکەین و لە ئایندەشدا پشتگیری زیاتری بەڕێزیان دەبین مادی معنەوی بۆی بتوانێت لە بوارەکەدا زیاتر درێژە بەکارەکانیدا و خزمەت بکە. دووبارە وەرزشکارە دێرینەکان مامۆستایانی بەڕێز دام و دەستگایەکان زۆر سوپاسان دەکەین بەخێر بێن ئەزیەتتان کێشا هیوادارین پشتگیری معنەوی وەرزشکاران دێوەرەکەی خۆتان بن هەر وەک چۆن ئێستا وەرزشکارە دێرینەکان زۆر پشتیوانی لە یانەی وەرزشی ڕانیە دەکەن گڕوتینێکی باشیان خستوتە سەر یانەکە بۆ خاتیەوەی هەم دانەبڕێ هەم بایکۆت نەکاو درێژە بە ڕێڵەوی وەرزشی خۆی بدە. من تەکلیفی مامۆستا وشیار دەکەم وەکو وەرزشکارێکی دێرین ئەگەر هەر وتەیەکیە لەسەر جەنابی مامۆستا محەممەد با بفەرمێ. بەناوی خوای گەورە و میهرەبان مادوونە بن بەخێر بێن سەر چاومان لە مەراسیمی ناساندنی کتێبی یاساکانی فەرمیتۆپی بالا لەو مێزگەردیە خۆت لەو دانیشتە کە چەند وەرزشکارێکی بەرز و پابەرد و چەند وەرزشکارێکی دێرین و چەند دەستەیەکی بەڕێوەبەر لە سەرجەم ئۆرگانە وەرزشیەکان ئامادەی خۆیان هەیە و بەشدار بوونە. ئێمە بەناوی لیژنەی وەرزشکارە دێرینەکانی شاری ڕانیە بە خێراتنی یەکەیەکەتان دەکەین. زۆر خۆشحاڵین و خۆشحاڵتریش دەبووین ئەگەر سەرجەم وەرزشکارەکانی تریش ئامادەبان بۆ ئەوەی زیاتر ئێرە قەڵەباڵغ بکەین چونکە وەرزش ماڵێکی تایبەتی خۆی هەیە کە هەموو چین و توێژەکان لە خۆیەوە دەگرێت. من با زۆر نەپەڕمەزەر سەر بابەتیکە لەبەرەوەی لێرە ناساندنی ئەو کتێبەی بەڕێز برای خۆشەویستم مامۆستا محەممەد حەمەد جوان کە هەر لە زووەوە دەیناسم کە چ وەرزشکارێکی دێرین بووە لە ناوچەکەی یاری کردووە چه وەرزشکارێک بووە کە لە تەمەنی خۆیدا لە زۆر بواردا ئەسبی خۆی تاوداوە و دیتومانە و مەجموعە شتان شایەت حاڵی ئەو کەسایەتی دەدەن. نامەوێت زۆر بیکەمە مەدح و مەتحکاری بەڵام دەکرێ واقیعەکانی مێژووی ڕابردوودی ئەو کەسایەتیە خەینە بەر گوێ ئێوە و بزانین تا چەند کاریگەری هەبووە لە ناوچەکەماندا. دیارە وەکو وەرزشکارێکی دێرین وەکو دەستەی بەڕێوەبەر هەر وەکو یاریزانێکی لێهاتووی ساڵانی 2000ەکان کە لێرە بووە لە 92کیان لەمە دروست بووە یەکێک بۆ لەوانەیەکەوە بەشداری کردووە لە یاریەکاندا و دەوری کاریگەری خۆی دیوە. ئێستاش بەڕێزی کە مامۆستایە لە زانکۆی سلێمانی دەورێکی تایبەتی خۆی هەیە و زۆر لە هەوڵدا بۆی بتوانێت زیاتر خزمەت بە وەرزش بکە. ئێمە دەبێ وەکو وەرزشکاری دێرین شانازی بە و کەسایەتیەوە بکەین کە کەسێکمان لە ناوچەکەی خۆماندا کە بتن ناوچەی ڕاپەڕین دیارە دژدەر و ئێرە و بیتوێن و هەموو ناوچەکان دەگرێتەوە ئەوە کەسایەتیە کە نوێنەری هەمومان دەکا ئێستا لە زانکۆی سلێمانی. ئەوەش بەو ماناوەیە کە زۆر کەسی تریش هەیە لە ناو خۆماندا ئینشاڵڵا بواریان دەبێ و دەوریان دەبێ و خزمەت بە چینی وەرزشکاران و خزمەت بە گەل و وڵاتیشمان دەکەن. نووسراوێکی مامۆستا عەلی ئەمین هەیە کە دەڵێ کە شتێک پڕەیەکی سادە ڕەش دەکەیەوە بە قەڵەم تەبعەن ئەگە تەماشای دەکەی پەڕەکە ڕەش بووە سادەیەکەی ڕەش بووە ئەگەر بێت و ئەو ڕەشبوونە جوانی نەکا و جوانتری نەکا دیارە قەڵەمەکەمان جوان بەکارنێناوە. بەڵام مامۆستا محەممەد دەستخۆشی لێ دەکەم کە زۆر ئیعتمادی لەسەر خۆیەتی زۆر هەوڵی لەسەر خودی خۆیەتی زۆر خۆی ماندووی کردووە تاکو توانیوێتی بگاتە ئەو ئاستەی کە ئێستا هەیەتی و دیارە تموحی کەشی هەیە ئینشاڵڵا خوای گەورە پشتیوانی دەبێ و دەگاتە ئەو ئاستەی کە لێی دەوەشێتەوە. ئێمە دووبارە بە ناوی سەرجەم وەرزشکارە دێرینەکانەوە سوپاسی بەڕێز کاک بەختیاریش دەکەین کە ئەو مەراسیمەی بۆ سازدا و سوپاسی ئەوەش دەکەین کە ئامادەبوونە هیوای تەمەندرێژی و لە ساغشی بۆ کاک مامۆستا محەممەد دەخوازین ئومێدەوارین لە داهاتوودا بەرهەمیکە بکەوێتە بەردیدەی ئێمە و بەردیدەی ئەوانەی تریشکەوە لە هەوڵدانە. سوپاس بە هەموو لایەکتان داوای لێ بنتان لێ دەکەم. دەستان خۆش بێت. زۆر سوپاس. دیارە بەڕێزان
وەک ئاشکرا ئێمە لێرەین بۆ ناساندنی کتێبی یاسای فەرمی تۆپی بالا حەز دەکەم پێش ناساندنەکە کورتەیەک لە ژیانی وەرگێر بخوێنمەوە بۆ ئاشنابوونی هەموو لایەکمان. محەممەد مەحموود حەمەجوان ناسراو بە حەمە غەریب ساڵی 1972 لە شاری ڕانیە لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی تا پەیمانگای مەڵبەندی مامۆستایانی لەو شارە تەواو کردووە. ساڵی 1983 دەستی بە وەرزش کردووە. یاریەکانی تۆپی پێ بالا، تێنسی سەرمێس، گۆڕەپان و مەیدانی کردووە. لە مەرکەز شەبابی ئەو کاتە سەرەتای وەرزشکردنی بووە. خاوەنی چەندین بڕوانامەی جۆرە و جۆرە لە یاریەکانی تۆپی پێ و بالا تۆپی سەرمێس. ساڵی 2007 پەیمانگای مەڵبەندی مامۆستایانی تەواو کردووە. پلەی یەکەمی لەسەر ئاستی هەرێم بەدەست هێناوە لە بەشی وەرزش. ساڵی 2011 بۆ 2012 کۆلێژی پەروەردەی وەرزشی زانکۆی سلێمانی تەواو کردووە. یەکەمی سەر ئاستی بەشی وانەوتنەوە بووە. یەکەمی سەر ئاستی کۆلێژی پەروەردەی وەرزشی بووە بۆ ئەو ساڵە. ساڵی 2020 ماجستێری لە شاری سنە لە وڵاتی ئێران تەواو کردووە. یەکەمی سەر ئاستی خوێندکارانی ئەو ساڵە بووە. ماوەی 22 ساڵە ناوبژیوانی تۆپی بالەیە و سەرجەم پلەی بڕوانامەکانی بە شایستەی بەدەستێناوە. ئێستا ناوبژیوانی یەکەمی پلەیەکی عێراقە و لە سەرجەم خولەکانی عێراق و کوردستان بۆ سەرجەم ئاستەکانی باوەڕپێکراوە. ساڵی 1997 تا ساڵی 2004 ئەنجامی دەستەی کارگێری یانەی وەرزشی ڕانیە بووە. ساڵی 2003 بڕوانامەی سیاسیای بەدەست هێناوە لە بواری تۆپی پێدا. ساڵی 2003 ڕاهێنەری تۆپی پێ یانەی وەرزشی ڕانیە بووە لە خولی پلەیەکی کوردستان. ساڵی 2005 تا 2008 ئەنجامی نوێنەرایەتی لیژنەی ئۆلۆمپی کوردستان بووە. نوێنەرایەتی بتوێن و سەرپەرشتی چالەکەکانی 22 یانەی سنوورەکەیان کردووە. چەندین بابەتی وەرزشی و خول و نووسینی لە ڕۆژنامەی کوردستانی نوێ لە لاپەڕەی وەرزشی بڵاو کردوێتەوە. ساڵی 1997 بۆ 2007 خاوەنی 40 ساڵ ئەزموونی خزمەتی وەرزشە بە بەردەوامی و بێدابڕە. ئێستا مامۆستای یاریدەدەرە لە کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستی وەرزشی زانکۆی سلێمانی. ناوبژیوانی خولەکانی عێراق و کوردستانە. ئەنجامی بۆردی ناوبژیوانی عەرەبە لە ساڵی 2018. دواپلەی زانستی خوێندکاری دکتۆرا لە زانکۆی سلێمانی. هیوای سەرکەوتن و لە شتاتی بۆ دەخوازم. ئێستاش حەز دەکەم بەڕێزیان بفەرمونون بۆ پێشکەشکردنی وتەکانی و ناساندنی کتێبەکەی. تکایە. ماندووم بەڵام کۆڵ نادەم. خۆشحاڵم ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی بەڕێز لە حزووری کۆمەڵێک وەرزشکار و کۆمەڵێک مامۆستای وەرزشیم کۆمەڵێک هاوڕێی دێرینم لە شارە خۆشەویستەکەم لە زێدی لەدایک بوونم خزمەت بە خزمەتێکی تر لە بوارێکی تر لە ئەزمونێکی تری ژیانم پێشکەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەم. سەرەتا پێم خۆش ئەوە بڵم کە وەرزش ژیانێکی تایبەت بوو لە ڕانیە لە هەشتاکان لە سەردەمای پێش هەشتاکان سەردەمای لە ماڵەکەی ماڵی میرزا و سەردەمای لە ماڵی فەتاح و سەردەمای ماڵی کاک حەمە عەزیز و هەموو ئەوانی تر کە بە دوای داهات. مێژووی ئێمە لە شاری ڕانیە دێرینە لە شاری ڕانیە پڕ ئەزمونە پڕ کەسایەتیە پڕ جوانیە. هەموو ئەوانە ئەو مەرحەلانە کە پێدا تێپەڕیوین کۆمەڵێک کەسایەتی جوانی دروست کردووە کۆمەڵێک وەرزشکاری دێرین دروست کردووە بەڵام دووری ناوچەکەی ئێمە لە مەرکەزی پارێزگا دووری ناوچەکەی ئێمە لە ڕووی خزمەت و دەستگەیشتن بە خزمەتکردن لە سنووری پایتەختەوە بەڕاستی وای کردووە کە کۆمەڵێک ئەزمون و کۆمەڵێک کەسانی شارەزا و کۆمەڵێک کەسانی بتوانە کە لە ئاستێکی زۆر بەرزابوون لە هەموو جۆرە بوارەکان ناتوانرا بگەنەوە ئاستەی کە خۆیان ئەیانەویست. ئەوەی گرنگ بوو لەو مەرحەلەیە تواندرا بکرێ بە هەموو شێوازەکان تواندرا جێدەست کۆمەڵێک وەرزشکار جێپێی کۆمەڵێک وەرزشکار ناو و ناوداری کۆمەڵێک وەرزشکار لە ئاستی کوردستانە لە سەرووی ئەو بارەنا لەباری و سیاسی کە هەبوو لە کوردستانە هەر بناسرێ. نمونەمان زۆرە لەو ئاستەدا ئەوەی کە ئامادەیە برای بەڕێز و خۆشەویستمان مامۆستامان ڕاهێنەر بە مامۆستا وشار فەتاح کە یەکێکە لەو بەڕێزانە مامۆستا کاک عەلی بەلا عومەر یەکێکە لەو بەڕێزانە کاک عەلی ڕەسوڵ مامۆستا ئەمین
مامۆستا سەباح کاک محەممەد مەلاخدر کاک عوسمان کۆمەڵک برادرانە لە بالایە کاک جەوهەر کاک حەمەسوور یعنی کۆمەڵە لەو برادرانی ترکە زۆر زۆر لە شارەکە لە ناوچەکەی دیاریان و کاک عەلی و هەموو بەڕێزانش بە پێی تەمەنی خۆیان و مامۆستا شایان و برادرانی تر بۆ ئەوەی ئینسان پێش بکەوێ ببورن کە سەرەتایەک دسمە ناو مۆزوعانە بۆ ئێمە حەز بە ئازارەکانی خۆمان بکەین گەیشتن بە پلەی بەرز بەڕاستی تەسحی دەوێت گەیشتن بە هەر ئاستێک ماندووبوونی دەوێت لە خۆبردویی دەوێت ئەبێ لە چوارچەوەیەکە بچێ دەرەوە ئەبێ لە چوارچەوەیەکە هەوڵی خۆت بدەیت بۆی توانەکانت بسەلمێنی کە تۆ تا چەند بوونت هەیە طبعاً ئەوەش ئەبێ خۆت بوونت هەبێت لە بوارەکە لە هەر بوارێکە ئینسان کە نەتوانێت خۆی بسەلمێنێت بە تاکید ناتوانێت پێش بکەوێت ئەوە یەکێکە بنەمایەکی سەرەکیە لە هەموو کەسێکە شەرنی هە لە بواری وەرزش لە هەر بوارێکی تردا بێت دەبێت ئینسان خۆی بنیەیەکی باشی هەبێت توانایشی باشی هەبێت و ئیرادەیەکی بەهێزیە بێت بۆی بگات بۆ ئامانجێکە هەبێت هیچ ئینسانێک بەبێ ئامانج ناگاتەمە بەست هیچ ئینسانێک بەبێ ئامانج دڵنیا بن ناگاتەمە بەست و لە هەموو شتێک گرنگترەوەیە ئینسان کە ئامانجێکی هەبوو نە بواری مادی و نە هەژاری و نەداری هیچ شتێک کاری تێ نەکات دەبێت بەو پلانەدا بڕوات کە خۆی مەبەسەتی ئامان زۆر گەورەتر لە ماڵ لە ژیان لە هەموو شتێک چکە کەسایەتی مرۆڤ ئەوەی کە دیارە ئەوەی کە هەیە ئەوەی کە بووە هەمووی دەگەڕێتەوە بەسەر چی بە کەسایەتی ناویان دەرکردووە نامەوێت زۆر بچمە سەر باسی ئەو باس بابەتانە من سواسی زۆرم بۆ کاک بەختیار هەیە بۆ ئەو میوانداریە بۆ ئەم مەراسیمە کە ڕێژی خستووە بۆ ستافی ئیدارەکەیان بۆ ستافی بەڕێوەبەراتەکەیان و یەکە بە یەکە بە خێراتنیەوەی بەڕێز دەکەم زۆر خۆشحاڵ بووم نخبەیەکم بان کردووە بۆ یەک مەبەست تەنها ئەوەیە دەمەوێت بزانین ئێمە وەرزش دەکەین تکایە با وەرزش بۆ وەرزشکارەکان بێت بۆ سیاسەکان نەبێت سیاسەکان با سیاسی خۆیان بکەن وەرزش با وەرزشکارەکان خۆیان وەرزش بکەن خۆیان بەرپرسیار بن خۆیان معاناتی خۆیان باشتر دەزانن لەسەر داوای خۆمەوەم کردووە بەڕاستی سواس کاک بەختیار دەکەم ئەژینا دەمتوانی قاعە پڕ بکەم و زۆر بە ئاسانیش پڕ دەبێت خۆتان نەزانن بەڵام من لە هەموو ژیانما حەزم لێ نەبووە کەس قەت ڕۆژە لە ڕۆژان من دژاتی حیزباک ناکەم وە ئەندامیش بووم ڕۆژە لە ڕۆژان بەڵام ئامانجی من ئەوەیە کە حیزب و وەرزش لێکدا بڕێت لە هەر مەرحەلەیەکدا بێ پێویستبەوەی ناکەن کەسی سیاسی دەبێت سیاسەتی خۆی بکات وەرزش وەرزشی خۆی بکات هونەر هونەری خۆی بکات ئەمە ڕێچکەیە لە هەموو دنیا لێ وا باوە کەسێک نەدیوە ڕۆژە لە ڕۆژان وەرزشکارێک بێت ببێتە کابرایەکی سیاسی لە پێشە وڵاتانەوە بەدەگمەن هەیە حاڵەتی شاد بەڵام زۆر کەم و بە هەمە بە پێچەوانەشەوە برایان طبعا وەرزش یەکێکە لە بنەما سەرنجەکانی ژیانی کۆمەلگای مەدەنی کۆمەلگای مەدەنی پێشکەوتووترین ئاراستە کە ڕەچاوی کردووە گرنگیدانە بە بوارە وەرزشەکان شەرنی هەر بواری وەرزشی با لەبێت بەڵکو تۆپی پێەوەی خۆمان دەبینین ئەوروپا و غەڕب دەبینی کە چەند لە ئاستێکی بەرزدایە ئەمانە هۆکارەکەی ئەوەیە کە کۆمەلگای مەدەنی ئەوان تا ڕادێکی زۆر وشیارن بەرنامەی سەرچیان پێشخستنی وەرزشەکەیە ڕێزگرتنە لە وەرزشەکەی خۆیان هەر یەکەوە بە شێوازێکی تایبەتی خۆیان وەرزش بوونیە لە ئەوروپا و غەڕب بۆ یەگەشتنەوە ئاستی ئێمە تێکەڵاو بە هیچ شتێکتر ناکەن بەشی ڕاستە لەوانەیە تا ڕادێکی زۆر عقلێتی شەرق فەرقی هەبێت لەگەڵ عقلەتی غەڕب بەڵام لەگەڵەوەشدا ئێمە خۆتان ئەزانن لە کۆمەڵێک لە شەرقیشە کۆمەڵێک وڵات هەیە لەو 10 ساڵی دوای لە زۆر پێشکەوتووە وەکو کە باز لە قەتەر دەکەی باز لە سعودیە دەکەی باز لە ئیمارات دەکەی هەموو ئەو وڵاتانە کە لە شەرقان بەڵام تا ڕادەیەکی زۆر ئیستفادان لە عقلی غەڕب کردووە ئیستفادان لە شێوازی وەرزشکردن کردووە من گەورەترین کێشەی من لە وڵاتی خۆمان دەکردن کە ئەوەندەی کەم بە دوواداچوونم بۆی کردووە کێشەی ئێمە تێنەگەشتن لە خودی وەرزشەکەیە ڕاستی ئێمە وەکو عینە وەکو کەسایەتی وەکو وەرزشکار خەڵکی زۆر بەتوانە و لێ هاتوومان هەیە بەڵام وەکو عینە وەکو کەسایەتی تێگەیشتنمان بۆ بواری وەرزشەکەمان لاوازە نازانین چۆن وەرزش دەکەین نازانین بە چ شێوازێک بتوانین پێش بکەوین ئەوانە برانی بەڕێز لە چوارچەوەیەکە نابێت کە تۆ لەم چوارچەوەدا هەر بخولەیەوە نەتوانی بێ دەرەوە دەبێت بێ دەرەوە ئەوەی کە لە منتیقەی بتوێن و پشتەر هەیە بشانازی پێوە دەکەم کە خەڵکی ئەو شارم کە لەو منتیقەیە خزمەتم کردو بەڵام منیش ئەگەر نەچوو باما دەرەوە بە دڵنیاییەوە نەمدەتوانی کە بەسیترین شت خەمە سەر شتەکانی خۆم کە لێرە بەدەستمێناوە چوونە دەرەوە گرنگە
ئەگەر نەشتوانی بچێت دەرەوە بەڵام با ئیستفادە بکەین لەو بەرنامانی کە هەیە لە دەرەوە چی دەکرێت. وەرزشی ئێمە تێنەگەشتمان زۆرە بۆ بوارەکە. خەڵکی ئێمە لایەنە هەرە گرنگەکەی ئەوەی کە ڕێگە نادەن خەڵکی ئەکادیمی بێتە پێشەوە، ڕێگە بدەن وەرزش بە زانست بکرێت. لە ڕووی زانستیەوە وڵات پێش دەکەوێت. نمونەی زۆر نزیکتان بۆ بنێ وڵاتی ئێران یەکێکە لە 10 تەصنیفەکانی عالەمی لە بالەیە. من 2010 چوون بۆ تاران، یعنی باوە بکە تەکلیفێکی یەکجار زۆرم کرد بەس بۆی بتوانم بۆ نیو سەعات مدەڕیبی ئەو کاتێکە مدەڕیبێکی ئێرانیان هەبوو زۆر بەتوانا بوو. مدەڕیبی مەرحەلەی سەرەتا بوو، شەباب بوو، ناشئین بوو. بیبینم بۆی بزانم چیت کردووە ئێران بۆچی وا لەو ئاستە بەرزەدایە. دوای هەوڵێکی زۆر تقریباً 2 مانگ و 3 مانگ ماستێکی زۆرم کرد لە ڕێگای خەڵکی ناسیا و خەڵکی برادر و وانی کە دەستڕۆشتون ئەو جانی و سەعات مۆڵەتی دام بچم بۆی بیبینم. کە چوون بینیم تی پێشەمشتە باسی ئەوەی کرد کە کەسەکە خۆی خودی خۆی حەزی لێ پێشکەوێ، تۆ گەر حەزم لێ پێشکەوی دەبێت تەصحیب دەبێژانی بێت. ئێران لەو ڕەزالەتی و ناخۆشی و خەڵژیان ژیانگرانی خۆیاندا هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا وەرزشەکان لە لوتکەدایە. بۆچی ئەوە دەکەن؟ ئەوان بە بەرنامەیش دەکەن. بەرنامەی ئەوە دەڵێ ئێمە وەرزشمان بکردووە چی بە 40 ساڵش دەبێت بەرەو ئێستا هەمومان کردووە بەلایانی زانستی، کەسی زانستی دێنێتە پێش. ئێمە لە سەروی هەموو شتێکەوە خەڵکی ئەکادیمی دەنێرینە دەرەوە بۆی خەڵک فێر بێت، خەڵک لە ئەوروپا فێر بێت، خەڵک لە دەرەوە ئەگە فێریش نەبێ خەڵک بانگ دەکەین، خەڵکی ئەکادیمی بەتوانە بانگ دەکەین، ئیستفادان لێ دەکەین. بۆیە گرنگە منطقەی ئێمەش خەڵکی بەخڵە خوا بەزیاد بێ. ئێمە کۆمەڵک کادری بەتوانە ئەکادیمان هەیە، کۆمەڵک خەڵکی بەتوانامان هەیە، لەگەڵ کەسە بە خزمەتەکانە دەتوانن هاوکاریشی تەواوی یەکتر بکەن. بەڵام لە سەروی هەموو شانەوە گرنگە وەرزش بە زانستی بکرێت پێش هەموو شتێک. لە دوای ئەوە گرنگە بەرنامەیەکی تایبەت هەبێ بۆ چی؟ بۆ سەلای ئێمە کاتی خۆی کۆمەڵک برادر کە دەرەندێک دەرمانی وزە بەخشیان بەکاردێنا باشە زۆر لامان شتێکی غەریب بوو. بەڵام خۆگەر بێ لایەنە قانونیەکە شتێکێ بەلای منەشتی تەقویەکردنی عەزەڵی بۆ لە خارجی منەشتی عامی کە مەمنوعە لەسەر یاریزانان و ڕیاضیەکان هەیە. ئەمانە ناسنە قاڵبی منەشتەوە، ئەسنە قاڵبی ئەوەی کە خۆراکیشی تەندروست بە یاریزانان بدرێت، خۆراکی تەندروست پێشکەش بە یاریزانان بکرێت. بەڵام ئەوەش بە چێ دەکرێت؟ ستافێک وەرزشی ڕانیە، وەرزشی قەڵازێ، وەرزشی چاقوڕ نەحاجیەوە چ بالە چ قەدەم چ هەر کی پێشترێ پێویستە ستافێکی طبی خۆراکزانی لەگەڵ دابێ بۆی بتوانێت ئەم یاریزانانە وەکو پێویست پەروەردە بکات، ئامادەیان بکات. هەفتەی یەکەم چیە بێت، هەفتەی دووەم چیە بێت، هەفتەی پێش یاری چیە بێت. هەموو ئەوانە هۆکارن بۆی خەڵکی وەرزشی پێش بکەوێت، تیپی وەرزشی پێش بکەوێت. من نابێت زیاتر سەرتان بێشێنم لەو بابەتە. من دەگەڕمە سەر بابەتەکەی خۆم. قانونی بالایەکە لە ئەو یاسا و ڕێسانێکە لە سەراستی دنیا، ئەو قانونێکی ئێستا لە بەردەمی بەرزتانە ئەوەی کە لێرە هەیە لەوە هەمان قانون لە بەرازیل، لە ئیتاڵیا، لە ئەڵمانیا بە هەمان قانون و هەمان ناوبژوان کە پەیڕەو دەکرێت و جێبەجێ دەکرێت. تا ئەم لەحزەی کە قسە لەگەڵ جانتانەکەم هەرچی گۆڕانکاری هەیە لە ئیتحادی دەولی کراوە لەم کتابەیە بوونی هەیە و دەشتوانرێت زۆر بە ئاسانی سوودی لێ بگرێت. تەرجمەیەکی زمان پاراویم کردووە بۆ ئەوەی یاریزانێک خوێنکارێکی پەیمانگای وەرزشی، خوێنکارێکی کۆلیژی وەرزشی زۆر بە ئاسانی لێی تێبگات. پێشەوە بێمە سەر دوو بابەتی ناوڕەشی کتابەکە حەز دەکەم یەکشت بزانم. لە ئەوروپا و غەرب شتێکی پێ دەڵێن زەوقی وەرزشی. یعنی تۆ لە هەر بابەتێکە کە وەرزش دەکەی لە هەر وەسایلێکە کە هەتا چ کتاب بێت، چی وەسایلی قاعە و وەسایلی تر بێت، چی جلوبەرێک بێت، پێویست بەوەیەک زەوقێکی تایبەتی هەیە. کەسێک کە دێ لە قاعەکە سەیری جلوبەرگت دەکا پێش هەموو شتێک، سەیری ستافی ئیدارەت دەکا، سەیری ستافی ڕاهێنەران دەکا، بزانن تا چەند ئەتەکێتی وەرزشی تێدایە، تا چەند ئەم وڵاتە، ئەم قنادیە،
ئەم تیپە ئەتەکێتی وەرزشیان تێدایە. ئەتەکێتی وەرزشی بەو مانایە دێ کە توانای جلوبەرگەکەی تێڕوانینی خەڵک کە لەسەرەوە هاندەر دانیشتووە با زۆقێک بداتە جلوبەرگەکەی خۆی، با زۆقێک بداتە ساحب قاعەکانی خۆی بۆ ئەوەی کە تێدا دەنیشت بە 5 دقە بێتاقەت نەبێت لە قاعەکەی، بە 5 دقە لە جلوبەرگەکە بێتاقەت نەبێت، ڕەنگێکی وا بێنە خۆی ریاضە بە خۆی زەوقە متعەیە. لەگەڵ ئەوەشە لای ئێمە بە تەواوەتی ئەم لانەیان فرامۆش کردووە کە زەوقی وەرزشی یەکێکە لە بنەما سەرچەکانی بوارە زانستی کە لە دنیادا بوونی هەیە. منیش بۆیە بەڕاستی ئەم شێوازە ستایلە جوانم هەڵبژاردووە، حەزم کردووە پێشەوەی کە خەڵک کە لە دوورەوە بینیت حەز دەکا هەر بەرگەکە سەیر نەکا بستە ناوڕۆکیشەوە، بستە ناوەش بزان ناوە چیتیایە. ئەمە سەرنجی بەرامبەرەکە زۆر ڕادەچێشە، سەرنجی وەرزشکا زۆر ڕادەچێشێ و لەگەڵ ئەوەشتا حەز دەکا بە پەرۆشەوە بێت، شتێک بێت بە پەرۆشەوە بێت بۆی بستە سەر ناوەڕۆکەکەی. لە ناوەڕۆکیشتا شێوازی نووسینەکە تۆ چ فۆنتێک بەکاردێنی بۆی کە تۆ خوێنەر حەز بکات بیخوێنێتەوە. جا چ جای ئەوەی کە هەر بابەتێک هەر کتابێک قانونی بێت، بواری قانونی زۆر گرنگە، زۆر زمان پاراو بێ، لە کوردی بێ، لە عەرەبی بێ، لە هەر زمانێکی تر بێ، بۆ ئەوەی ئەو کەسێک کە دەیخوێنێتەوە زۆر بە ئاسانی لی تێبگات. زمان پاراوی گرنگە، بۆیە منیش هەڵساوم بکە زمان پاراوێکی جوانم تێدا بەکارهێنانەوە لە چوارچێوەی ئەو قانونانی کە هەیە دەرنەچووم، بەڵام شێوازی ئەزمموی خۆم کە 22 ساڵە لە بوارەکە ئیشم کردووە و تحکیمم کردووە، ئەو حاڵەتانم هێناوە بە ئەزمموی خۆم خستومەتە ناو بواریە مادەکانەوە بۆی بە ئاسانی بتوانن لێ تێبگەن. قاڵی دووەم دوو بەشی سەرچێک ئێستا لە بەداتاشۆکە ئینشاڵڵا عەرزی دەکەم بۆ جەنابتان. چەند گۆڕانکاریێکی سەرچیە کە کراوە و ئەم گۆڕانکاریانە زۆر گرنگە بە خێرایی بە جوانی کە لە 8 خاڵ پێکاتەوە بەتان شەرح دەکەم. دووەمیان هەر گۆڕانکارێک کە بکرێت دەبێت باشتر بێت لە گۆڕانکارێکی پێشوو لە حاڵەتەکەی پێشوو لە قامەتەکەی پێشوو. چونکە ئەگەر باشتر نەبێت کێشە دروست دەکات بۆچی بۆ کار بۆ یاری بۆ یاسا بۆ دامژووە ئەمانە هەموو هۆکارن بۆچی بۆ ئەوەی تعدیلاتی لەسەر بکرێت ئەو دوو مناسبەتە بۆ تەزمایەکی بۆ هەموو یاری حالی دەبێت
أما تنهض بعد رأس مطلق قدم وهو كان يجب أن تراكمين الدعوة بوجواني يعني هو معين كذا كان هندرد مش دقائق زمينه كوشي قاعد زمينه زار مجاز كثر شوازر خوي بتاعته وراكمين الدعوة وراكمين الشواذ على قسمنا بيننا هو أنشط صانجان أمجو باش شو يعني كذا ترابيه رنجان جواز كذا شيء يعني أمجو باش يبغى أعطيك شو مقطع ما نقول كذا جاب كل لوي كويس أما هذا نهار جوانية ولكن كنا نقول إن هذا وهذا هذا طبعا
دوم گۆڕانکاری دوم کە کراوە بوو لە مەرحەبی دووەریە شوێنێکیە پێی دەڵێن ناوچەی دەشتگەری کردن منطقە لەحما لە دەرەوەی ناوچەی ئازادە لە سووچی هەر لایەکی یاریگە شێوەکەی منطقەکە 3/3 مەتر بە 3 مەترە باشە ئەمە بۆ کاتێک کە هەر کاتێک یاریزان تی ئەو شەجاریزانە یاری لەکات یاریزانەکانی ترێک لەم شوێنە پلان ئامادە بکەن بەردەوام لە ئەحمادا بوو هەر کاتێک کە پێویست بوو دەڕێمانیان دەکات و یان خاتەماوە ئەمە شوێنی دەشتگەری لەو گۆڕانکاریە تازەیە دەڵێ ناوچەی دەشتگەریکردن کراوەتە پشتی مەناسەی احتیاتی یاریزان و ئیدارەیەکی دەڕی ساعتی شەوە کە یاری کراوە بە مەسافەی 6 مەتر درێژی بە مەتر و نیوێ 6 مەتر بە مەتر و نیوێ کە دەکاتەوە 9 مەتر مربع مەتر بیجار بۆچی بۆ ئەوەی کە ئەوانش مثلان لە نزیکەوە ئاگایان لە چی لێدا لە یاریزانەکان لە تەلەفۆن و لە دەڕێوەکان لە حالەتدا کە بۆ تەشجیع کردەوە بە شەرتێک ئەڵێ لەو مەرحەلەدا دەبێت بکرێت کە ئاستی مەدرەجی مشجع لە 2 مەتر و نیو کەمتر نەبێت بەرزێت بۆ ئەوەی تێکەڵاو نەبێت لەگەڵ چی لەگەڵ یاریزانەکان بەڵام ئەگەر قاعەکە گەورە بێت سادە بوو قاعە گەورەیە ئەمەسە مەدرەجی دانیشتنی ئامران زۆر ئاسایی بە شەرەکە دروستکراوە بەڵام کە نزیک بوو لە هەر قاعەکە نابێت مەدرسەکە لە 2 مەتر و نیو کەمتر بێت ئەجینا نابێت ناوچەی ئەحمان ناوچەی دەشتگەریدا بنرێت دەبێت زۆر جوێ مەنطقەکەی پێشوو بکە منطقەی سێبەسێکە لە دەرەوەی ناوچەی ئازاد لە ئەولای مەرحەلەکە ئەمە دووەم گۆڕانکاری سێیەم گۆڕانکاری دابەزینی ناوچەی سزا بەڵێ لە هەر دایەکی یاریگە لە هەر تیپێک لە پشتی مەمەسەکەەوە مەتونوێ بۆ 2 مەتر ناوچەیەک هەردوو پێشووتێت لە قانونی پێشوە مەتر بە مەتر بوو لە هەر دایەکی یاریگە کورسی پێدادا ئەم کورسیانە بۆ کێیە بۆ یاریزانە یا ئەم دەڕێبێ یا ئەم ساعت دەڕێبێ هەر یاریزانە ئەساسی لە یاریزانە کە فەرض دەکرا یاخود استبعاد دەکرا تا ئەوەیە کە بۆ شۆکێک بۆتان نەزانێت باشە دوای شۆڵتەکە هاتووە بەکەو لای یاریزان لای مەرگەکەی استبعاد تا کۆتایی یاریە هەر کاتێک یاریزان استبعاد کراوە یاخود فەرض کراوە لەبا چوە لەم شوێنەدا لەو کورسیە دەبێ ئەوەی هیچ تەداخولاتێکی تیبی هەبێت بۆی نەبوو بەش بچووکتری قسە بچووکتری مشکی شارەکەدا لەگەڵ بکات ئەمانە قانونی پێشوو لە قانونی ئێستا دەڵێ هەر کاتێک یاریزان فەرض کرا یا استبعاد کرا لەبێ بچێتە ناو مەنزەعی جلدۆڕی تا کۆتایی یاریە محرومە لە جلدۆرکردنی یاریەکەش ئەگەر بۆ شەو دوو دوای شەوتەکەی دێتەوە لای بکەن ئەگەر بۆ استبعاد لە هەموو یاریەکە دەبێت لەناو مەنزەعی شەو بکەن مثلا لەوەی تەلەڤیزیۆنەیە یا شاشەیە بۆ بکات لە دەڕێگەی شاشبەسی ئەمە ژێت کە لە گۆڕانکاریەکە هذا سير هناك هو جرينفيش لا إما براسي هذا اهتمام كمان قاعد كان هم كاري هو بقى له جزء المواصل شهر في البلدان مثلا قاعد في مكان قال عشان يدي كيان لا نقدر طول ممتاز عراقية طريقة الشيء يستاج بسطة أشطار وأشطار بيجا صوت هناك كان صوت كان هناك زوج مثلا قاعد كان دولة بلا شدة 2000 دوكس كم كلمة دوكس كده كان هناكي نظام شدة دوكاتي دوكسي هو قاعدة هو هي قاعدة لسد يجمع المربع لسه ساعة كده بين 2000 دوكس وين هناكي كان يشتري 1000 في الصف يسافر أبو مثلا ليش الدولار كان يصير لقانون تشوف وقت مستقطع الفني ما كاتي دابراي كاتي دابراي النبي هر كاتي كي لهر شوطة كاتي ليش تخالي شهر هشت خالي شهر اوتوماتيكي لدرو وقت الوقت جدا كان وقت مستقطع الفني وقت كان دابراي النبي لدرو لا يساعدني بسجل بوكا كير تنشتي ابو كبير ده اوتوماتيكي بماوي تقريبا اسمه لا درجة يعني يساعد حال دولة وين يشتغل بوشي لبدوي او وقتا كاتێکی بازرگانی ئەلانشی بازرگانی بچێت و ئەو سپۆنسەری کۆمپانیانەی کە پولەکانەکەنەوە زۆر جارێک حالی لەوی سپۆنسەری هەیە لە بڵگەکان حالی یاسەیە حالی عەلیمیەتی حالی عراقیەتی سپۆنسەری هەیە ئەوەی ڕێکلام بکات بۆچی بۆ خۆی لەسەر شەبەکە بێت
لە ناو جداری ئەلانەیە لە دەوری ساحەکان ئاسوورە ئۆتۆماتیکیە باشە ئەلانەکەی خۆی دەبەجێت بەڵام کات لەبەرەوەی کە کات دەکوشێت کات لای ئەوان زۆر گرنگە لەبەرەوەی لە بالایە خۆتان دەزانن کات بوونی نییە بڵێ قەدەمە 45 دقیقە شەوتی یەکەم و 45 دقیقە شەوتی دووەم کۆتایی لەبەری ساڵ بەڵام بەزانەیە وەرە لەبەرەوە دەرەست نام دەکەی تەواو یاریەکان 20 ساعتان 20 ساعت 30 دقیقە ويا هم يعني يشمل الأمر حتى يقدر ويحاول حاجات لا على الأسئلة ويقدر أزاد الدرس مثلا هي هم قناة هو أقول له يعني سيشوف ممكن تقول نهاية ولا بعض وهو ده لا مثلا هذا ولا لا شيء هذا الشاشات قدام كبيرة زي الدور مركز التشوى كامسة كعادة مركز الدوانات والتحاق مركز الدوانات فبقي الإنسان الكبير رجل يقول كانش يقول أقول يقول فهاش يقول بالطوانية إيش هو يا إنسان الذي يوصل الكفر يا إنسان هذا سنة المعروض استحقق كتاب مركز الشغال وسنة مركز التشوى بعد سنة يا إنسان يقول يشتغل بنظور بتسلوش جديد بتسلوش جديد يسابه هي كان ممكن تسلوش جديد وش هي تسلوش جديد جوازي شيء جوازي هو يسلوش جديد هذا أساس وكيل يعني كذا تكشفان الكويا ولا إذا هي زمان هي أقول لك يعني كذا ما تستعمل فالدولة رقم كذا أما هو حمية كيف أصلا سلوك شيء أوه كاتب تعطي الناس أحكامنا كسر جاي كم دولة هذا هو تعطينا سلوك شيء حتى كاتب كاتب سنشتة بدرجة نالي كهذا نالي وما فيها كاتب سلوك شيء وده كشخص شيء ما يفرق ما هو صح عندما مش عارفين يوم هل يا رسالة الله سبحانه وتعالى كيف يا رسالة عاطف من شورى هي رسالة يقول يا رسالة حكم كان أنا رجال قالوا رجال جاي إسرائيل حكينا رسالة أوائل كود حكم الرجال ده بريد ستة أشهر بيشوف ده هذا رجال يحسب بالرجال هذا رجال تسالي وده كمان بشيء لا شيء ده لا جاوش ولا كلام كشكل بتصير الحمد لله نادر جاء مثلا كثير تكاتب في اللغة كثير جارية كذا كذا شو بتعمل لنا سلوك شيء نعم ولا دراسة على الشيء فهذا هذا الذي لا يزال يوجد يصل إلى أمر في يزال الرشاة هذا مشان يقول أمر في يزال يصل قوانين مشان الرجل صوت هذا مشان يعني الجواز وهذا الشيء يعني يكون متجاوز أنا بقدر هذا الشيء أنا شغال أنا صوت وأنا صوت ولا هذا الشيء أنا بقدر متجاوز مش كده تعبيرات من دي تعبيرات كلها الإنسان مسؤولين مصالح يعني إذا كان كمان خاطر بين قوانين الاستراحة كم حاضر كما مثلا حاضر فيها لما تبقى عزات تبيز مثلا هكذا في الشاشة الكبيرة الشاشة الكبيرة أو وجود نشاطك كبير فيها مع وكبير العسكري كبير الآن خلاص الرأي تحرك يديد الأشهر بيسكا تبديل كان ثلاثة تبيز أو تبيز بيشتري وتشتري بأجزاء المصاب بأجزاء مفروش أجزاء مفروش الطبيعية لبا أجزاء تكشف صعود بس معنى يعني طبعا كيسا طلع بإضافة البانات طلع أجزاء من هذا
قضية صفحات الجيدة طبعا بشر لكن شيء هذا الشاشة من القانونية ما هو يعني بقول مش الشاشة من القانونية صورة كاملة أجل دايما بالاستثناء للقانونية طبعا بالاستثناء بويا ما نقول فيش الشاشة اللي تواضع لكن الاستثناء أنا هو مصاب ونقوش هذا الرد لا كده هو شيء استقرار ويوم يعني كل بنادر حتى من باب الوجود الاستثناء وقال كتب ولا يبقى ينقض أنا شايف كده بس أهم شيء قلت أصلا بعض تجربة الرجال بعد شلون قدمت البضاعة يصنعون صانع تغيرت الوقت محمد شوارع عائشة تعبيرات شعبية تعبيرات تعبيرات برجانية إيجاد والوزارة محتوى لإجماع الوزارة لا يشكي الوزارة أمام صاص وصدى لصام تعصيب الوزارة ومشتاق ووضع بالنسبة للدعاية وصفات الزوج وهذا مواصفات الزوج يعني كم شيء يعني رجع قانون جوالي لقيت دعوة وشش قاعات بداري ويجي دعوة شغلة لو شش قاعات أنفع على الشغلات الشغلات الجاهلة كيف قاعات غير ويجي دعوة لكن كاتي سال دو نبي ترتيب في هذا السنة ذلك الإضافة والسلام قد يريد وقال دعوة شغلة سيفتنا وراس كانت تعبد كان البيت تعبد فريق اللي دعوة شغلة شو نفس الطاقة أفضل كانت كانت تنادي وحافظ سيد شيء كما تقول طبعا أو كان نفس الشبكة يعني إذا ما دسمش يعني دسم كان يسوق كان يستعمل إذا هو كان حالتان هو يجي دعوة كان يشتغل فكانت الدعوة في الشارع كش كل شيء وارثيا كان يكمل الشارع كقول لا دعوة كان يشتغل كقول لا ما شكاية بعد بدي لو كان يكون ذلك على كتاب الله هشت ثانية ويدي دعوة تكلال هشت ثانية دعوة شانت لك حق دفع وكيشوا ساعد مزورين أما ذلك كده تقول شخص أقول لا يفوض عملية رأسيها من أول شيء من دون هذا يتصيب الشيء كان المدينين ومرة شيء ساعات يبغى يفشل ما علاقة بوصفات ذلك لا يستعمل بكري يقول نشأ يقول نحو مسجل نفسه يقول نفسه يعني هو ما نيك وصف شيء ينشئ ممتاز على شبكة مسألة تسجيل الدكتور تسجيل الدكتور لكن لحد أساس كان يا لسان يا تسجيل الدكتور تسجيل رسائل لقى حل يا لسان أنت كشفنا وصحبت بطريقة المسلمة كالمسلمات يبرونات وعلى لكاتا لو كان كثير كان فيهم كثير ما هو ما يا لسان كعب من الميكرو يا لسان شو توجه لو كنا على تقريبا هذا تسجيل الدكتور كتايمات والدكتور السياسية كاشف رسالة كذا شو توصف فيها كاشف كاس نظر الحاصل لبرا التسجيل بلا ما كذا التسجيل بيكسر كذا استزاد دكتور رسالة أكثر حالاتها التكنولوجيا زود بالجودة أو بالوزارة الموضوع هذا بعدها وقريب بزور شيء نابش على الناس
آخر قسم ئێستا لە درەجێت الشباب تحليل منظمة العالم كان خوي شمالي استقبال ئێستا هەمان پێشنیار ئێستا بەڵێ نابێت استقبال بە سەری خەنجە بێت بەس لە ژێر استقبال ڕێی یەکێکە تۆپ یەکەم و لە ئیسالە لە بەڵێ سەحەکان عەدالەتی لە ئیسالە نابێت بە خەنجە استقبال ئێوە کێسە قەرار نێنەوە دوایەوە وا دەکەنەوە ڕێی لەرە بزێت یەکێک دەکەنەوە من زۆر سوپاسان دەکەم ئەزێت تا چێشە ئامادە بوون سوپاس بۆ دەکەم شاندوان تو يكفي تقامل خط مواضيع لذلك يكفي دي بس النظام شو هذا أكثر أوتوماتيكية ولا تعطينا كبير جائزة ضرب جائزة 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 ممكن كجائزة جائزة بدرس محكمية كم درس محكمية كم جرينج بزاف شغال شيء سلوك الجامعة تطور طلب هذا بيزان شيء سلوك الجامعة فحالات مستدير اقتباس تنابؤي هي أكثر حكم دواء أو دكتور ولا كعقيد رسم سيدي بروح جائزة كمساحة شو ضروري جائزة كشغال جائزة بسيطة لنا وجيبة جمهور بسيطة لنا وجيبة حتى السيدة هو اشتير طبعا ايه بتوانين في جمياري اول كان هو يشيء توب كناوجيبان وكليش عراق وناوجيبان وكتسان ومجي من الراشدين في جمياري كان في يشيء توب بالا خوي بكسر فراسيك يظل الزعكاني بكسر كس الزعكاني بهيسكت من ناتو انا وكو يا رزانك تداخل كم ليش مدرب ناتوانێت تداخل ئەمانە شتێکی بۆ ئێوە و دەستخۆشی دەرەکەم وەسەبارەت بە ڤیدیۆ چێنەوە پێشتر لە وڵاتی ئیتاڵیا پێش 2007 لە وڵاتی ئیتاڵیا چێکرا یەکەم شوێن بوو کە چێکی تێدا کرا و شتێکی زۆر جوانیان کرد ئەو جا بوو بە شتێکی ڕەسمی و هاتە ناو چێکی کوردستان دەستخۆشی باسی ڕەسمی حاجی طبعا لە ئیتاڵیا زۆر شتێکی جیاوازە حتا ساحەکانی کارەکانی تۆمەکانی ناشرا زۆر شتێ قانونەکە دەستکاری بەرگەی حەد بەدەرێت باسی حاڵەتی گەورەیەکە بوو چێشەکە لەگەڵ حەد گەورەیە باسی حەدیان باسی لەسەر حاڵەتە باوەڕەکەی بود ئەم ساڵ لە فات شەباب عشناتی عراقی يعني شو بالنهاية؟ والله بس في الأولاد الفومان. من قال شو مسألة وما حكى
كان راسي يوم كذا سبيل كان عليك كذا 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 درس الشهر مكاني ضربي أفروديت أبرادري من الله استبعد الناس صار يعزم يعني سانك شوف لسه صوم كبير برا ما كيف شوي تعرف تلعب المسرح حكيني طب حكيني بس لو هيك أو يا إنسان السنة الثاني يا سنة الثاني أو إيش مسجل له أجاب خلاص صافرا يدك شو على دولة وش تزال ولا كم كما زبطوا يقول هذا الجامعة ده حكيني صافرا ليه كصافرا بدأ دوكا يا إنسان كسرين قبل لك إلى حد ما نوضع كيف بدأ يا إنسان كتاب شو هذا إيش ثاني فيك أو قال الله إيش ثاني لا إيش ثاني كيف سنسيت تبديله دكتور صار شيء تبي بره لا صاروا بلي شيء باشا واسنين إزاي يسلم لا يوازن هنا هذا نفس الشبكة إزاي يسلم لا يكون قبل كل بعد يعني كل حاجة على حاجة على إيش ثاني بس كده باشا مش في ذلك عليك مسجل هذا بلاد مثلا في يوم صفحة أو شهر ممكن كلامك عشان بيشتي عندي سبب ممكن كلامك قبل سبب عن شيء قانوني ما يجي حكم كم سبب ممكن كان شيء سبب سبب صعب جدا بس سبب والله ما يمسك يتبع دمه يستطرد ذاك تطرد غير هو هنا كشف بداية تداخلي كما أتعرف كما بجد يصير في عملية تنظم سداد الشباب لا نوصلوا ده إذا تكليف يعني كذا سبب أنا بقول هذا ولا كذا تقول سداد أنا بشتي سداد كذا بدال الشيء بعد يشوف إذا خلاص خلاص حتى إن شاء الله استبعاد الذي هو جاي شو هذا هو الشيء في حادث كما يسمى هو الأواسي اتعامل كمان آخر يلا كباسي ولا كيف من قانون زي وزي المشكلة حال على يعمل المشكلة حادث ما يسمى إبراهيم شو هو القانون السياسي والسياسي كله لا تعلم نحن نتكلم عن فرشة ما وصل شيء ما وصل يعني قضية حال لا يشوف بعد حد لا يشوف أصلا في حد فلسطين حد على الفرع يعني يضرب شيء هو له كتاب أنا سمعت بالدولة زاد كمان
زیاده